پیسبوونی ژینگە پیسبوونی ئاو هەوا کاریگەریکی زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بۆ نمونە پیسبوونی هەوامان هەیە پیسبوونی ئاومان هەیە پیسبوونی خاکمان هەیە پیسبوونی خۆراکیمان هەیە پسپۆرەکان توێژینەوەیان لەسەر کردووە کە پیسبوونی خاک بە پلەی یەکەمە پیسبوونی ئاو بە پلەی دووەمە پیسبوونی هەوا بە پلەی سێمە پیسبوونی خۆراکی بە پلەی چوارەمە پیسبوونی خاک کاریگەرێکی سەرەکی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ چونکە زیاد خراپ بەکارهێنانی قڕکەرە کیمیایەکان و پێکاتەکانی کە ئەمە هۆکارێکی زۆرە بۆ توشبوون بە نەخۆشی مرۆڤەکان لەوانە تێکچوونی جینات شێرپەنجە هەناسەتونگی ئەمانە هەمویان هۆکارن پەیامم ئەوەیە هەمومان ژینگەمان خۆش بوێت هەمومان هاوکار بین بە تایبەت هەر کەسە لە خۆیەوە دەست پێ بکات ژینگەی خۆی بپارێزێت مادە پلاستیکیەکان فڕێ نەدات خۆڵ و خاشاق فڕێ نەدات کە بتوانین هەرکەس لە خۆمانەوە هەستین دڵنیام لەوەی کە ژینگێکی تەندروست و سەلامەت دەبێت.